سڵاوی خواتان لێبێ ئەم کاتتان باش لە ڕیپۆرتاژێکی تایبەت باز لە گرفتەکانی جوتیاران دەکەین تایبەت لەسەر بەرهەمی کشتتوکاڵی لە کاتی وەرزی پێگەیشتنی بەروبوومی جوتیاراندا کە لە بازاڕەکاندا ساغ نابنەوە و پارە ناکەن و دواتریش کە وەرزی ئەو بابەتە کشتتوکاڵیانەی ناوخۆ نامێنێ لە بازاران نرخەکانیان بەرز دەبێتەوە لە دەرەوە هاوردە دەکرێن. طبعاً بەنمونە من باسی تەماتەتان بۆ بکەم لە وەرزی پێگەیشتنی تەماتە بەنمونە ئەم تەماتەیەکەی خۆمان بێ پارەیەکی زۆر کەمەکا بۆ جوتیار بە نرخێکی زۆر کەم بە جوتیاران لە جوتیاران دەکردرێ بەڵام دواتر کە نامێنێ لە وڵاتانی ترەوە هاوردە دەکرێت و بە نرخی 500 دینار و بۆ 600 دینار لە بازار ئەم تەماتی کە لە دەرەوە دێ دەفرۆشرێ. تەمان ئەگەر لە ناوخۆدا دەوترێ سوود لە بەرهەمی ناوخۆ ببیندرێت تەنها لە بازارە ساغ نەکرێتەوە بەرمونە لە بەڕادا هەڵبگیرە بۆ وەرزێکی تر یاخود ئەو تەماتەی خۆمان لە وەرزی هاوینە بکرێ بە دۆشاو یا وشی بکرێتەوە بکرێ بەلەت کە تەماتە هەم جوتیارەکە قازانجەکە و دەتوانێت ساڵێکی تر بە شەوق و زەوقێکەوە دووبارە بچێتەوە کشتتوکاڵ کاتەوە هەمیش دەستی کار و بازاڕی ناوخۆ دەبوژێتەوە. یان بەنمونە بیبەرمان هەیە بیبەری تون ئەگەر بێت و دەوترێ ئەم بیبەری تونە لە ناوخۆدا کە هەیە ڕێژەیەکی زۆری هەیە بکرێ بە هاڕاوەی بیبەر و لە قوتوو بندرێ یان بابەتە پاقلەمەنیەکان دەتواندرێ وەکو بەرهەمی ناوخۆ هەناردەی دەرەوەش بکرێ بەڵام هیچ کام لەوانە تا ئێستا وەکو پێویستنی ئەوەی کە هەیە تەنها جوتیار خۆی کردوێتی. بۆیە لەم ریپۆرتاژەدا دەمانەوێت بەدەداچوون بکەین بزانین گلەیی و گرفتی جوتیاران و ئەوانەی کە لە بابەتی کشتتوکاڵیە کار دەکەن چییە و لەانی پەیوەندیدار قسەیان لەسەر ئەوە چییە کە تاوەکو ئێستا بۆ وەکو پێویست کۆمپانیا و کارگە یاخود حکوومەت لەم بابەتە کەمتەرخەم بووە کەمتەرخەمیەکان چی بووە چۆنە لەگەڵمانە بن باسیەکەین. کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان بڕبڕەی پشتی ئابووریە بەڵام نەبوونی ژێرخانێکی پیشەسازی وەک کارگەکانی لە قوتونان و شکردنەوەی بەرهەمەکان بووەتە هۆی ئەوەی ڕەنجی جوتیاران بە فیڕۆ بچێت. لە وەرزی پێگەیشتنی بەرهەمەکاندا بازاڕەکان پڕ دەبن لە بەروبوومی ناوخۆیی بەڵام بەهۆی نەبوونی ڕێگای ئەمبارکردن و پیشەسازی گۆڕین نرخەکانیان بۆ نزمترین ئاست دادەبەزێت. طبعاً ئێمە بەرهەمی خۆمان ئەوەی کە لە پێداویستی خۆمان لە 180 زیاترە مەبەسم منتیقەی سلێمانیە ئەوەی کە ساغی شەکرێت ئێمە تەنها لە خوار و ناوەڕاستە ساغەکرێتەوە وەکو تەماتە بە تایبەتی سەوزەکان وەکو تەماتە خەیار کولەکە باینجان بە تایبەتی هەناریشیمان زۆر زۆرە ئەمە ئیسفادەی لێکرێکە لە چەند شێوازێککە بۆ نمونە تەماتە لە ئەتوانێت معمەلی دۆشایی لێدا بندێ ئەتوانێت هەنار دەکەین بۆ دەرەوە بۆ نمونە هەنارێمان هەیە هەل لە لای خۆمان بە 3 نەوەی سوودی لێوەرەگیری ئەکرێ بە ڕووبە هەنار ئەکرێ بە شەربەت و ئەوەی کەشی سپاس بۆ خوا ئێسا ئیسفادەی لەوەش یەکرێکەکەینە سارکەرەوەکان و هەڵێگرین بۆ ئەم فەسڵە و داوامان لە ئێمە وەکو ڕێنمایەک بە وەزارەتی کشتتوکاڵ ماوەتەوە بەڵێ پێدای هەنارێکی زۆرمان ماوە زیاتر لە چەند هەزار تەنێکمان هەبوو هەنار ڕێگری بکەن لەوەی لە کاتی کردنەوەی خۆی ئەوە لە 12 ڕێگەی پێ بدرا هاوردە بکرایە سپاسیانەکەین کە ڕێگەیان تا 1 درێژیان کردەوە ڕێگری کرێ لەوەی کە هاوردە نەکرێ هەنار و هەموو بەرهەمەکانی ئێمە ئەو ڕۆژنامەی کشتتوکاڵی کە دەرئەچێت لە 15 ئەمە پاڵپشتێکە بۆ جوتیاران بەس بەداخەوە ئێمە لەگەڵ حکوومەتی ناوەندا ئەم ڕۆژنامەی کشتتوکاڵیە کە دەرەچێت بۆ قەدەغەکردن یاخو باسخستنە سەر ئەو بەرهەمانەی کە هاوردەکرد لەوە خەی فەسڵی خۆمانە لەگەڵ حکوومەتی ناوەندا حکوومەتی عێراقا هەماهەنگیەکی وان نییە کە ئەو ڕۆژنامەی کشتتوکاڵی یەک بەرنامە بێ بۆ نمونە ئێستا لە لای ئێمە قەدەغاکرێت لە خوار و ناوەڕاست ئەکرێتەوە ئەم ساڵ خەیار بە تەماتە بەم شێوازات ئەمە زەرەری هەیە بۆ جوتیان لەبەر ئێمە بازارکردمان نییە بۆ دەرەوەی وڵات بڕوە تەنها لە خوار و ناوەڕاستی عێراق و هەرێمی کوردستانە ساغە بێتەوە تەماتەی خۆماڵیمان هەیە بڵین ئەویشەری خۆماڵی تەقەوی کەربەلا و نەجەفە تەماتێکی زۆر جوان و زۆر بەتامیشە لێرە بە 400 دینار بە 350 دینارە. وەڵای گرنگترین گیرروگرفت کە ڕووە کاتە جوتیار لە کاتی بەرهەمان ساغ نەبوونەی بەرهەمەکانمانە بۆ لەبەر ئەوەی ئەو بەرهەمی گەرمیان سلێمانی ئەم منتیقانە شارە زۆربازیان ئەمانە بە یەکۆ دەرەچێت کە دەرچوو ئەو بەرهەمەی ئێمە زیاترە لە داوای خەڵک زیاتر لە تەڵەبی خەڵک ئێمە بۆ نمونە ئەلوی سلێمانی پێویستی بە 300 تەن ڕۆژانە یا 500 تەن تەماتە هەیە ئێمە 800 تەن تەماتەکەینە ناو ئەلۆکەوە
ئەو وەختە ساغ نابێتەوە دابەزێت نرخەکان بۆ سعرێکی ئەوەنە زۆر دابەزێت کە ئێمە زەرە دەکەینەوە لە هەمان کاتیشە هەموو ئەکرێتە ناو پیکا بۆ کۆڵان بە کۆڵانەی گێڕن ئەڵێن پلاسکۆیە تەماتی 15 کیلۆی یا 8 کیلۆی بە 3000 ئەمانە هەمووتان بینیوتانەوە هەموو هاوڵاتێکیش بینیوتی هەموو کەسیش بینیوێتی ئەمە ساڵانە دووبارەیە دێتەوە ئەمە ئەگەر ئێمە بازارێکمان هەبێ بازارمان هەبێ لە کاتی دەرچوونی بەروومەکانمانە ئێمە ئەتوانین ئەوەنە چەند بەرهەممان بەرهەمێناوە ئەوەنە زیاتر بەرهەم بێن و بتوانین بەشی عێراقیش بیت بەڵام ئێمە گرفتمان ساغ نەبوونەوەی بەرهەمەکانمان لە هەمان کاتیشە بەرهەمی دەرەکیەتە ناوەوە ئەو بەرهەمی دەرەکیە ئەمەنە سیعرەکەی نزمە بەرهەمەکەی ئێمەش ئەوەسیە لە بازارە هیچ قیمەتێکی ناکە لەبەرچی لە هەمان کاتیشە لە وەزاتی کشتتوکاڵەوە گومرگێکی زۆر خراوەتە سەر تەماتە زۆر لەو سیعرە زیاترە کە لە بازار فرۆشتێک گومرگەکە هەنجیر نەک تەنها بۆ مرەبە هەنجیر وشکی شەکرێتەوە ئەکرێ بە پەتەوە خۆشتان بینتان لە بازار بە سەری گران جەفرۆشێ بەڵام ئەمە دەستی کارێوێ ئەمە کارگەیەوێ ئێمە لەبەر ساغ نەبوونەوەی بەرهەمەکانمان توانی ومانە بیبەرەتونەکانمان وشکردنەوە بیکەین بە پاوبەر تەماتەکانمان وشک کردوەوە بەشێکی بە وشکی هەڵمان کردووە بۆ بازار بەشێکیشیمان کردوە پاودەر ئەمە هەموو کەسێ بۆی ناکرێت چونکە بۆ دەستی کاریوێ دەستی کاری ئێمەش ئەمڕۆ لە کوردستانە زۆر گرانە بۆ ئێمە لە ڕاستی خۆی شتە لە عێراق عامەتەن لە کوردستانشە مەخزنێ نییە کە ئەو شتانیان بۆ هەڵگەرە بکاتە معلبات بۆ یان بکاتە نام قوتیارە کاسە لە دەڕی وڵاتە دێت مەثلەن تورکیا ئیرانە وڵاتانە کە دێ بە تعلیبەی نێرێ بۆ فەلاح و هەلیکارە نامێنە کە خۆی شتانە بکات دوای شتەکان چیە هەمووی بە هەرزانیە فرۆشێت تێکە چێ ڕبحێواشی بۆ نامێنێتەوە وە کارەکەوە کە مەخزن تعلیبێکمان نیە لێرە ئەر لە گشت عێراق مەخزنە بکەنەوە بۆ ئەم شتانە کە ئەمێنێتەوە زیادە بکەنە تعلیب بکەن ئەم قوتیەکانەوە بۆی جوتیارەکان نەغزەرەکەن ئەم خەڵکی استفادە بکات لە شتێ پاک بێت شکوانی کە لە دەری وڵات دێن هەمووی بە ماوەتی کیمیاویەوە دێت نەتامێنە هینە بەس ئەڵامە کە شکلەکەی هەیە بەس ئەمە شتەکان خۆمەڕاستە شکلیوانە بەستان و چێشی خۆشترە تا ئێستا حکومەت نەیتوانی وەهانی کۆمپانیا گەورەکان بدات بۆ بنیادنانی کارگەی دۆشاوی تەماتە یان وشکردنەوەی سەوزەوات کە ئەمە شوای کردووە پشت بە هاوردەی دەرەکی ببەسترێت. جوتیاران باز لەوە دەکەن کە بەروومەکانیان بەتایبەت تەماتە و سەوزە لە وەرزی پێگەیشتندا پارەی تێچوونەکانیشان بۆ ناگەڕێنێتەوە. زۆر جار ناچار دەبن بەرهەمەکانیان فڕێ بدەن یان بە نرخێکی زۆر هەرزان بیفرۆشن. ئێستا بۆ نمونە ئێمە خاونە پلاستیکەکانمان زۆرە ئەتوانن ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاریان کایە لە ڕێی سوتەمەنی یا لە ڕێی وزەوە وەکو وڵاتانی دراوسێ هەر بۆ نمونە بتوانین لە هەموو فەسڵەکانە بەرهەمیان هەبێتوان لە فەسڵی زستانیشە تەماتەمانە بێ بیبەرمانە بێ هەموو بەرەمە باینجانمانە بێ خیار هەبێ بۆ نمونە ئەگەر بابەتی گەرمکردنەوە وەکو وزەیەوە وەکو سوتەمەنی بەکە بۆیان بێ ئەو وەختە پێویستمان بە هیچ بەرهەمێکی هاوردە نابێت بە تایبەتی تەماتە و خیار و سەوزەکان. بۆ نمونە ئێمە لە ساڵی هەشتاکان هاچین بۆ منتیقەی سامڕۆوانە تەماتەمان بارەکرد ئەو ڕۆژی کە بازار تەماتێکی زۆرە بۆ ئەن و تەسویق بارەکە بۆ معمەلی دۆشاوڕێی بازاری پاکردەوە ئەمە ئیسفادە بۆ جوتیارەکان و هەم بازاڕیشی ڕێگە کردەوە. ئەگەر لێرەش شتێکی وا هەبێت بۆ نمونە ئێمە ڕێگری کرێ لەوەی کە دۆشایی تەماتە هاوردە بکرێ ئەو کەسانەی کە وەبەرهێنەن ئەتوانن معمەلی دۆشاودانن زۆر شتێکی احتیادیە و داژەنرێت بەس ئەوان متمەئین من لەوەی کە بڵێن تۆ دۆشاو هاوردە ناکرێت لە دەروی وڵات بەس ئەمەی خۆمان ساغە بێتەوە بەڵێ هەم بۆ جوتیارەکە و بازارەکە استفادەی لێ کراوە بەس بەداخەوە ئێمە معمەلەکان استفادەی لێ ناکەن لەبەرەی کە هاوردەمان زۆرە. خۆ بینیتە بە چاوی خۆ ئەو بەرهەمانە کە جیا و قیمەت ناکە و بۆگەنەکە لە یا ئەیبێنە بازارەکان و ئەلوەکان و نافرۆشێت ڕۆژی دوایە برێ لە سەر جادەکانەوە پێشاو ڕاگەاندنەکان و خۆ بینیتە بەشتە ڕاگەاندنەکان و فرێدرێ و ئەمە یەکەم جاریش نەبووە فرێدراوە بەڵام من داوا لە جوجارانە شەکەم فڕێی نەدەن بیدەن بە خەڵک بیبەخشنەوە بە خەڵکە چییە قیمەت ناکە کەسێک هەر ماڵێ پلاسکۆی تەماتەی بەنیە لەبەرچی لەبەرەوە من بە غەدرێ زانم فرێدانەکە بە جوان نازان ئەو بەرهەمانی کە لە دەروی وڵاتەوە بمانتێ هەمووی لە بڕادا هەڵگیراوە تۆ بڕۆ بۆڵێتری هەڵگرە بۆنیکە هەر بۆنی بۆڵەترێکە کە بۆنەکەی لێتێ کە ئەمە موادی حافزەی پێوە کراوە
یا سیر کە تۆزێکی بەسەر و نیشتۆ ئاوای لێکە چۆن دەست دیارە هەمووی موادی حافزەی بەسەرا کراوە لە بەڕادەکانە بۆیان هەڵگیراوە تا ئەو ڕۆژەی بازار پێویستێتی ئەی خەنە بازارەوە ئێمە بەڕادێکی ئەوتۆشمان نییە لە بەدەسا بەڕادێکی ئەوتۆشمان لە بەدەسان نییە کە بتوانین بەرهەمەکانمان برین لەوێ داینێن بۆ ئەو ڕۆژەی بازار شۆڵە بێت نیمانە چێتە علوەکە تەماتە مثلا کلێ بە بەسیترین شتێ فرۆشتە 100 دینار 150 دینار ئەوە مەسرەفی کردووە نهێنی کردوە دێت لە کلێ بە 150 دینار بۆی دەرنایێنێ ئێستا لە مەرزەیە نابێ بە گرانتر بیکڕیتەوە باڕوەڵە بەس نالێم هۆکاری کە لە وڵاتەکان دەرەوە دێت هەمووی ئەمما کیمیایەکان و بێت پلاسیکەکان کە گشتی خۆیان ئیش لەکەن دێن لێرە بە هەرزاندەی فرۆشن و خەڵکە زیاتری کرێ چونکە تۆزە شکلەکەی سەرنجڕاکێشانە چکە بەگشتی بە زراعە کیمیای پێدەن سەمە ئەخێنین وەک بلین زراعە عضوەیەکمانەیە ئەو عضوەیەک کیمیایەکی تێ نییە ڕاستە شکلە جوانە تۆزە پێ نادا بەس تامەکەی و چێژ و سوودەکانی زۆر باشترە لەوانی کرد هیوادارین ئەو شتەش حەل بکرێت چکە ئەم جوتیار استفادە ناکامێ کەکتە لەبەی زراعە بەس بۆ خێندنە ڕێوەی استفادێ نەڕۆشتین سەندیکاکان ئاماژە بەوە دەکەن کە هیچ پلانێکی استراتیژی بۆ پاڵپشتی جوتیار نییە و هەوڵەکان تەنها تاکە کەسین نەبوونی سارکەرەوەی گەورە و کارگەی پیشەسازی وای کردووە بەرهەمی ناوخۆ تەمەنی کورد بێت کاسبکاران گلەی ئەوە دەکەن کە بەهۆی نەبوونی کارگەی ناوخۆیی ناتوانن لە وەرزەکانی دیکەدا بەرهەمی کوردستانی بخەنە بازاڕەوە و ناچارن پەنا بۆ بەرهەمی وڵاتانی دراوسێ ببن ئەوانەشی ئیش و کاریان لەسەر بەخێوکردنی پەلەوەرە بەهۆی هاوردەکردنی مریشکی بەست و زۆرجار ڕێگری لە هەناردنەکردنی بەرهەمەکانیان بۆ خواروی عێراق لە بازاڕەکانی هەرێم ناتوانن ساغی بکەنەوە یانیش بەهۆی نەخۆشی و نەبوونی پاڵپشتی حکومەت زیانی گەورە دەکەن وڵی تەبعاً ئێمە لە ئاسەوە و ئاسایشی خۆراک لە هەموو بوارەکانە ئێمە و سەندیکە ئاگادارین پشگیریەکەین ئێمە پشگیری ئاسایشی خۆراکەکەین و لەوەشە هەم بۆ پاڵپشتی جوتیاران ئەوەیە تەنها بە بازارکردن کرێ بۆ بەرهەمی خۆماڵی لە هەموو شتێکا سەرکەوتووە بین ئێمە ئیتر ئەوەی کە ڕێگری لێکرێ لە ڕێی وەکو سیاسیە یاخود وەکو ئەوەیە نازام لە هەتا ئێستا بە بایکێزکردنەکە زۆر شتێکی ئاحتیادیە ئاکرێ ئەتوانین ئێمە هە لە ناو ئەلوەکە ئەو شتانە بکرێ بە بایکێزکردنی بۆ بکرێ جوان وەکو ئەوانەی کە لە دەرەوە ئێستایان بۆ نمونە هەمانە لە دەرەوە وڵات کرا بایکێزێکی جوانی بۆ کرا هەم لە کارتۆ نابێ یاخود لە سەلەیەکی تایبەت تا بێکین بۆ دەروی وڵات بڕوات تەنها ئەوەی ماوە کە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود لە ڕێی حکوومەتی ناوەندەوە ڕێگە ئاسانی بۆ بکرێ بەرهەمەکانمان چێتە دەرەوەی وڵات وڵا لە ئاسی دەوڵەت لە ئاسی کۆمپانیاکان ئەبێ ئەم بەرهەمانە بە پیشەسازی بکرێت ئەبێ کارگەی بۆ دان لێ بە پیشەسازی بکرێت بۆ کارگەی دۆشاو دامرێ کارگەی شەربەت دامرێ بۆ ترێ کارگەکان دامرێ بۆ ئەوەکانی تر ئەگەر بەرهەمی کشتتوکاڵی جوتیاران وەکو وڵاتان هی کوردستان وەکو وڵاتان بە پیشەسازی بکرێ ئێمە زەرەرمەند ناگرێت ئێمە من داوا لە کۆمپانیەکانیش و حکوومەتی هەرێمی کوردستانی شەکەم کە پاڵپشت بێ بۆ ئەو کۆمپانیانەی کە هەوڵە دەن کارگە دابنێن بۆ بەرهەمەکانی ناوخۆ بە پیشەسازی بکەن بەڵام ئێمە من حەزشەکەم لەم مایکەوەی بڵێم ئێمە گرەیمان لە وەزارەتی کشتتوکاڵ نییە ئێمە هەموو کاتێک کۆنتاکمان لەگەڵی هەیە و هیچ لە دەسەڵاتیان نییە بودجەیان نییە ئەوانش هەر وەکو ئێمە دەسەوەستانن حکوومەتەکەمان بودجەی بۆ وەزارەتی کشتتوکاڵ دانەناوە یەک دیناریشنی عێراقی بودجەی نییە وەزارەتی کشتتوکاڵ کەم تەرخەمەکە حکوومەتە کشتتوکاڵی وەلاخستووە کشتتوکاڵی وەلاخستۆشی تر هەیە لە پێشەوە کشتتوکاڵەوە ئێمە بەڵێنە دێن بە هاوڵاتیان و بۆ وەزارەتی کشتتوکاڵ و بە حکوومەتی وەکو جوتیارێک کە ئێستا لەم پێشانگاوە تاوم بەڵێنە دێنی ئەگەر پاڵپشتمان بێ ئێمە بەرهەمەکانمان دوو ئەوەنە زیاتر بەرهەمێنین و بەهرەمی کوالەتی بەرزی بەرهەمێنین کە بتوانێت لە وڵاتە لە هیچ وڵاتی لێمان وەرناگرێت دراوسێمان لە دووەلی کەنداو لێمان وەرەگرێت چەند ئەوی بە شێوەیەکی کەم تایزە ڕۆشتووە ئەگەر ئەمە حکوومەت پاڵپشتمان بێ ئێمە ئەتوانین بەرزترین کوالێت بەرهەمەکانمان بەرهەم بێن و دووەلی کەنداو خۆی بەدوایە بگەڕێت لە ڕاستیدا سەکتەری کشتتوکاڵ ئەتوانین ئەگەر دڵسۆزانی ئەم هەرێمی کوردستانە ئەوەی کە خۆی بە دڵسۆزی هەرێمی کوردستان نەزانێ و بەروبوومی ناوخۆی هەرێمی کوردستان نەزانێ ئەگەر بایەخ بە بەشی کشتتوکاڵ بن بە هەموو سەکتەرەکانیەوە کە جەنا بدوتێت بەخوا نەخیار فڕێدرێ و نەتەماتە فڕێدرێ و نە هەنجیر فڕێدرێ و نە مریشک بێ بازاڕە بێ و نە خاوەن قاعە
تووشی زەرە دووزیانە بێ لە ڕاستیدا منەمەیە ژێرمەوە بۆ بێپلانی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستان کاگەڕامە منەمێ نەخێت داتا و زانیاری بەمێ سنووری سلەیمانی ئێمە لە سنووری سلەیمانیەگە 2 ملیۆن بینەم 2 ملیۆنە زەربی 24 کیلۆیکەین ئەکاتە 800,000 تەن 83,000 تەن باشە بە هەڵەبجە و سلەیمانی و گەرمیان و ئیدارەی ڕاپەڕینەوە بەڵام ئێمە ساڵانە بە پێی خواستی تاک هەموو نەفرێک 24 کیلۆ گۆشتی مریشکی سپی بۆ دانراوە کە بیخوا ئەمە حاشە هەڵ نەگرە ستانداری نێو دەوڵەتێ نە قسەی نازم عەبدوڵامە لەوانێت دەیان جاریش لە بۆ کەناڵە ڕاگەیاندنەکان وتراوێ بەڵام بەرپرسیارم لەم قسەی خۆم لە سلەیمانی ئیدارەی ڕاپەڕین و هەڵەبجە و گەرمیان 250,000 تەنمان زیاتر هەیە ئەی ئێمە ئەم زیادێ چ لێ بکەین لە ڕاستیدا لە پارێزگای سلەیمانی ئەتوانین بڵین لە پارێزگای سلەیمانی لە هەرێمی کوردستاندا ئێمە لە پارێزگای سلەیمانی بە ئیدارەی ڕاپەڕین و هەڵەبجە و گەرمیانەوە 80,000 تەن ئەگە دابەشی 360 ڕۆژی بکەین ئەکا ساڵا ڕۆژانە 222 تەن و 650 کیلۆ واتە تۆ بە ڕێژێکی بەرچاو لە خۆت زیاتەیە جگەل لەوەی کە تۆ گرفتی نەخۆشیت هەیە گرفتی عەلەفگرانبوونت هەیە گرفتی هێلکەی تروکاندن ئەو هێلکەی کە لە هەڵهێنەرەکانەکرێ بە جوچک ئەدینۆ ڤایرۆسیتیایە ڕوێ ڤایرۆسیتیایە مایکۆپلازمایتیایە کەم خوێنیتیایە ناڵین هەموو بەڵام ئەتوانی بڵین لە 130 بۆ 35 لە هەرێمی کوردستاندا بەم شێوەیە ڕۆداواتە ئەمەش چیە بێ ماڵوێرانکردنە بێ بۆ خاوەن پرۆژەکانی هەرێمی کوردستان من خۆم لەوانەیە 20 ساڵ 22 ساڵ بێ دەواجینم هەبوو بێ موم لە ڕیژناتۆ کە دەواجینم هەبووە باوەڕتە بێ ئەم نەخۆشیی ئەم دوو مانگەی بینیمە لە تەمەنی ژیانی خۆمدا نەمبینی ینی دەواجینی وا هەیە لە شەو ڕۆژێکدا 5,000 هەلاکی ئێ ماڵین هەلاک واتە ڕێژەی منارەوە بوو ئەی حکومەت تۆ لە شوێی ئەی لایەنە پەیوەندیدارەکان تۆ لە کوێی ئەی وەزیری کشت و کاڵ تۆ لە شوێی کاکە خۆ بێ کەسێکە بێ ئاوڕێک لەم کەرتەباتەوە کە ئەمە ئاسایشی خۆراکی ئەم وڵاتەیە کە بەرەو لاوازبوون نەڕوە کە بەرەو لە ناوچوون نەڕوە زیاتر بچێتە پێشێ بۆی هەلی کاریش بۆ هاوڵاتیەکانی لە ڕاستیدا دابیم بکە بەڵام ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ئەواکان نەخێر بەڕێی من نایکە بە حکمی وەی تۆ هەموو بەروبوومەتەیە لەبەر چاوی خۆستەرە بڕێ بە پێی عیلمی پزیشکی ڤەیتەنەری ئەکرێتە بازارەوە بەڵام لە هەمان کاتدا تۆ چل لێکرێ بە مریشکی بەستوو لێ دەدرێت واتە ئەمە کارەساتە لە هەرێمی کوردستاندا ڕۆدا ومێت دەکەم دڵسۆزانی ئەم هەرێمی کوردستانە لایەنە پەیوەندیدارەکان ئەو کەسەی کە ئەوێت ئاسایشی خۆراکی ئەم وڵاتە بەرەو پێشەوە بەرێت بابێ پلانێکی جوانی تۆکمەدانێ بە هاوڵاتیش تووشی زەرە دووزیان نەبێ با خاوەن پرۆژەش تووشی زەرە دووزیان نەبێت بۆ ڕزگارکردنی کەرتی کشتتوکاڵ لەم دۆخە دەوترێت پێویستە حکوومەت لە ڕێگەی پێدانی قەرزی پیشەسازی و ئاسانکاری بۆ بەرهێنەران کارگەی وشکردنەوە و لە قوتوناندا بمەزرێنێت ئەم هەنگاوە نەک تەنها ئاسایشی خۆراک دەستەبەر دەکات بەڵکو دەبێتە هۆی ڕەخساندنی هەلی کار و پاراستنی سەرمایەی نیشتیمانی لە چوونە دەرەوە.